سڵاوتان لێبێت لەسەر چیایی زمناکۆم کە بەیانی ئەمڕۆ بە دیاریکراوی کاتژمێر 7 بەدواوە لە ڕێگەی سێ درۆنەوە سەر چیاکە بە ئامانجگیرا و لە ئاکامدا بەشێکی زۆر لە بورجانەی کە پەیوەستون بە بورجی پەیوەندی تەلەفۆنی و ڕادیۆکان بە ئامانجگیرا بۆ هۆیەوە یەکێک لە هێڵەکانی پەیوەندی زیاتر زەرورزیانی بەرکەوتو بۆ هۆیەوە ئەو هێڵە پەیوەندیە لە ناوچەکەدا بچراوە و ئەوەی کە ئێمە ئێستا سەردانی مووقعەکەمان کرد هێزێکی ئەمنی لەوێ جێگیر کرابوو ڕێگەیان نەدەداکە تیمەکانی ڕاگەیاندن لە نزیکەوە تەسووری شوێنەکە بکەن و ئەوەی دەیبینن سەر چیاکە بە تەواوەتی کە لە دیمەنەکانی شاتۆمارمان کردووە هەرچەندە بەهۆی کەشوهاو بە فلبارین تەمەوە کەمتر دیمەنەکان لەوە چه گزارش لە ڕووداوەکە و شوێنەکە بکە بەڵام ئەوەی کە دیارە سەر ئەم شاخە تەواوی ناوچەکە زیاتر بورجی پەیوەندیەکان و تەلەڤزیۆن و ڕادیۆکانی لێویش لەبەر ئەوەی کە شاخەکە دەڕوانێ بەسەر ناوچەکانی گەرمیان و تەنانەت دەربەندی خان و شارە زوور و بۆ هەڵەبجەی شەیدیش ئەمێ ئاماژە بۆ ئەوە بکەم من لەگەڵ یەکێک لەو کەسانە قسەم کرد کە زەرری بەرکەوتووە ئەویش بەر ئۆتۆمبیلەکەی کەوتووە خەڵکی شەماڵە دوایتر گەڕاوەتەوە بۆ زێدی خۆی یاخود ناوچەی خۆی لە شەمال کە تووشی ئەم ڕووداوە بووە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە هەیە هیچ کەسێ بریندار نەبووە و لە ئێستاشدا ئەو کەسانی کە لەسەر شاخەکەن بەشی کۆمپانیاکانەوە بەشی پاسەوانانی بورجەکانن و چاوەڕوان دەکرێت لەوەی کە لە ماوەی ڕابردووشدا بەشێک لە ئامانجەکان زۆر کات سەر ئەم چیایە بوون باس لەوە دەکەن دەڵێ لەبەر ئەوەی بە هێرشکردنە سەر ئەم بورجانە زۆر کات پەیوەندی تەلەفۆنیەکان لە ناوچە سنووریەکان گرفتی بۆ دروست دەبێت ئەوەی کە گوێبیستی بوو زانیاریەکان بوو لەسەر بابەتی هێرشەکەی بەیانی ئەمڕۆ کە لەلایەن سێ درۆنەوە ئەنجامدرا.